دەوری کەسێکە بینم کە ئەمەوێت گۆرانی بێژێکم هونەرمەندێکم لە ناو فیلمەکە ئەمەوێت یارمەتی و کەسانە بدەم کە ئەیانەوێت گۆرانی دروست بکەن. زۆر باشە. قورسترین دیمەن یاخود سەختترین هەست کە بدویست بێ بیگەینی بە بینەر کامیان بوو؟ لە شوێنێکە ئەوەی کە لە کۆتایەک ئەوەی کە بەسەر قازمەکانان ڕاکەم لەوێ 5-6 جار دووبارەمان کردەوە کەوتم و قاچم برینار بوو ئەوە زۆر قورس بوو کە یەکەم جار بوو من لە سینەمای دەور ببینم هەڵبەتە زۆر باش چوە پێشەوە بەڵام ئەوە زۆر قورس بوو زۆر یعنی هەرچەند خۆشم لەگەڵ دەرێنەکە یاسیرمانە کردەوە و ناک دووبارە ینی ئاوا بوو. زۆر باشە. ئەمە یەکەم کاری سینەماییتە یاخود ئەگەر یەکەم کاری سینەمایی بەسەمایت بەردەوامبی لە کاری ئەکتەری چۆن بوو ئەم جاریان بەدەر لە گۆرانی بەشداری شت کرد لەم فیلمە؟ بەڵێ من هەر خولیام هەبوو بۆ سینەما بۆ ئەکتەری یەکەم کاری سینەمایم بوو ئینشەڵڵا بڕەقسێ زیاتریش بەشدارم.